باڵێ پێشکی بەبوونی هاتنی جژنی نەورۆزی کوردانەوە پیرۆزبایی لە هەموو کوردێکەکەم لە هەش پارچەیەکی ئەم جیهانەدا هەبن. من بۆ ئەم نەورۆزە جیاواز لە نەورۆزەکانی تر کە لەوانێ بە گۆرانی خاو بەشداریم کرد بێ، بەڵام ئەمجارە بە چەند گۆرانەیەکی شاد جیاواز لە نەورۆزەکانی تر بەشداری ئەەکەم. قەندیلی سەربەرز ئینشاءالله هەمومان لەوێ ئامادە ئەبین، من و چەند هونەرمەندێکین بە خۆشحاڵیەوە کە لەوێ بەشداریەکەین. هیوادارم هەموو خەڵکی کوردستان ئەوانی کە لەوێ ئامادەن بێن بەشداری لەم ئاهەنگە گەورەیەدا بکەن. بەڕاستی دڵنیام کە ڕۆژێکی زۆر خۆشە بێ بۆ هەمومان، بە هەمومان پێکەوە بەشداری لەو جژنە گەوری کوردستاندا بکەین. منیش زۆر خۆشحاڵم کە ئێوە من ببین و منیش چاوم بە ئێوە بکەوێ و دیارە ئاهەنگەکە زۆر خۆشترە بێ بە ئامادەبوونی هەردوو لامان بێگومان.